دوای سێ کۆبوونەوەی چڕوپڕ پێشدانە سەرەکیەکەی هەرێم شوێنی کۆبوونەوەکان گۆڕی لە هەولێرەوە بۆ سلێمانی بەڵام ئەنجامی کۆبوونەوەکەی هەولێر و سلێمانی وەک یەکوایە و لایەنەکان خۆیان دەڵێن ڕێک نەکەوتون. خاڵیش هەیە هاوبەشن بەڵام خاڵی خلافیش هەیە. ئەمجا لەسەر بنەمای ئەم مناقەشەی کە کرا لەسەر بنەمای مناقشە لەسەر یاسای سەرۆکایەتی هەرێم و ئەو راپۆرتە و کۆمەڵێ پێشنیاری تریش هاتە پێشەوە ئەو خاڵانە هەمووی تۆمار کرا. کۆبوونەوەی پێنجلایەنەکە نزیکەی 6 کاتژمێری خایەن ئەو چوارلایەنەشی کە داوای هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێم دەکەن گۆڕان و یەکێتی و یەکگرتوو کۆمەڵ هەمان بۆچوونی ڕابردویان هەیە و دەڵێن سوورن لەسەرەوەی سەرۆکی هەرێم لە پەرلەمانەوە هەڵبژێرێت و سیستەمی هەرێم بکرێت بە پەرلەمانی. لەسەر هیچ ڕێک نەکەوتوین و ناشتوانین بڵین کۆبوونەوەکان بە بنبەست گەیشتون بەڵام ئەوەیە کە هەر یەکە و بیرروڕای خۆی وتووە بتوانم وەکو چوارلایەنەکان بتوانم وەکو زودنەوەی گۆڕان ئێستا سوورین لەسەر راپۆرتەکەی. لەسەر ناوەڕۆکی کۆبوونەوەکە ڕێبوار حەمەد وتەبێژی مەکتەبی سیاسی کۆمەڵی ئیسلامی بەێنارتی ڕاگەیان لە کۆبوونەوەکەدا گفتوگۆی زۆر کراوە بەڵام تەوەری سەرەکی باسکردن بۆ لەسەر شێوازی هەڵبژاردننی سەرۆک کێرێم و دەسەڵاتەکانی وتەبێژی مەکتەبی سیاسی کۆمەڵ ڕایشگان لەسەر شێوازی هەڵبژاردننی سەرۆک کێرێم جیاوازی زۆر هەیە لە نێوان چوارلایەنەکە و پارتی بۆیە لەسەر ئەوە ڕێک نەکەوتون بەڵام لەسەر کەمکردنەوەی دەسەڵاتەکانی سەرۆک کێرێم خاڵی هاوبەشیان هەیە. پاکێجی ویلایەتی سەرۆکی هەرێم مەوزوعێکە یاسای سەرۆکایەتی هەرێم و سەلاحیەتەکان و شێوازی هەڵبژاردنەکانی مەوزوعێکە ئێمە تا ئێستا نەچوونێتە سەر ویلایەت ئێمە تا ئێستا باسی شێوازی هەڵبژاردننی سەرۆک و سەلاحیەتەکانی دەکەین کەی ئەو پاکێجە ئیتیفاقی لەسەرکرا و جادەستن سەر ئیتیفاقی ویلایەت پارتی سوورە لەسەر لە ناو خەڵکەوە بژێرێت ئەوان سوورن لەسەرەوەی ناو خەڵکەوە هەڵبژێرن و ئەگەڵ دەڵێن واژ نەبێت دەکرێت ڕێفراندۆم بکرێت. ئێمە پێمان وایە ئەمە سەلاحیەتی پەرلەمانی کوردستانە مافی پەرلەمانی کوردستان ناتوانێت یاسایە هەموو هەرکاتەوە. کۆبوونەوەی چوارەمی پێنجدانە سیاسەکەی هەرێم سەرەڕایەوەی ڕێک نەکەوتن بەڵام کاتی بۆ کۆبوونەوەی پێنجەم دیاری کرد کە بڕیارە چوارشەمەی داهاتوو لە هەولێر ئەنجام بدرێت بەپێی زانەرەکانی NRT لە کۆبوونەوەی داهاتوودا باسی شێوازی هەڵبژاردننی سەرۆکی هەرێم دەکرێتەوە و پێنجلایەنەکە هەڵوێستی فەرمی خۆیان دەخەنە ڕوو. پێشدانە سیاسیەکە هەرێم لە هۆتێلێکی خۆش و فێنکەوە باسی بابەتێکی گەرم دەکەن دەیانەوێت لێرەوە چارەنووسی سیستەمی سیاسی هەرێمێک دیاری بکەن هاوڵاتیەکانیشی لە کەشوهەواشی گەرمدا چاوەڕوانی ئەنجامی کۆبوونەوەی ئەم لایەنە سیاسیانە دەکەن. هێمن مەحموود NRT سلێمانی.